حەزەکەم لە تایتڵەکەوانە نووسی کە من ئەو قسەم ئاو بەم باشریە کردو. دکتۆر سڵاو لێبێ ئەمڕۆ ڕۆژی دەروون دروستیە ئێوە لەم ڕۆژەیە چ پەیمانێک نوێ ئەکەنەوە چی بە نەخۆشەکانتانەگەیان؟ بەخێر بەنیاخوا دەیدا هەموو ساڵی ڕۆژی دەروون دروستیە یەکەمینیان دەستخۆشی لەو نەخۆشانە ئەەکەم کە توانیوانە خۆڕاگر بن بەرامبەر نەخۆشەکانیان ڕووبەڕووی بنەوە شەڕ لەگەڵ نەخۆشەکانیان بکەن و بژین و من دایمە ئەڵێم ئەوانەی نەخۆش دەرونیان هەیە زۆربەی زۆریان کەسانی زۆر باشن دەست و دڵیان جوانە کەسانێکن بەڕەحمن کەسانێکن ئازاری دەروون تێگەیشتون بۆی ئازاری دەرونی خەڵک نادەن ئەتوانم بڵێم ئەوان دەروون دروستترن جاریوا هەیە لەوانەی تر کە بە حساب نەخۆشیێکی دەرونیان نییە خەمۆکیە وەسوەسەیە هەر شتێکە وە من دەستخۆشیان لێکم و پیرۆزبایە ئەم ڕۆژەشیان لێکم هیوادارم دەروون دروست بن و هیندا و هیوادارم لەو ئازارانەیان ئینشاڵڵا بە زووی تێپەڕن و جارێکی تر تووشی ئەو نەخۆشیانە دەبن و ئینشاڵڵا. لێ سەدەتاشی کورد وەزعی چۆنە بەتایبەت گەنج لە چه وەزعێکان؟ تەمام تەمان ئەگە پێوەری دەروون دروستی حساب بکەین یعنی چەند پێوەرێکمان هەیە کەمیان بریتێ لە ئارامی دەرونی بێتە کەسێک بە زۆربەی ژیانی بە ئارامی بەسەر بەرێت لە زۆر تووڕە نەبێ لەسەر خۆ بێ ینی حەزی بە ژیان بێ بێ خزمەتی ژیان کە دووەمیان مەسەلەن توانای بەرگەگرتنی ناڕەحەتەکانی ژیانی هەبێ سێمیان لە ڕووی پەیوەندی کۆمەڵایەتەکان و پەیوەندیش کۆمەڵایەتی دروستی هەبێ و باشی هەبێ لەگەڵ خەڵکا بەعام باش بێ ئاخیریان بریتێەوەی بەرهەمدار بێ لە بوارەکەی خۆیان هەر کاتێکم ئەم چوار پێوەرە سەرەکیەمان لە تاکێکا بینی و زۆربەی کاتوانی هاوسەنگی ڕاگرێڵین دەروون دروستە ئەگەر ئەم چوار پێوەرە سەری کۆمەلگا بکەی سێرەکەی لە دوانیان یا لە سانیان یا لە دانێشان جاری وایە گەنج یان غەیری گەنجیش ئەم کێشەی هەیە ئەکرێ بەشێکی خەتای خۆی نەبێ خەتای ژینگەکەی بێ خەتای سیاست و ئابووری وڵاتەکەی بێ بەشێکیشی تەمان نەگەڕێتەوە بۆ خۆی کە تووشی بەهیوایەک لەوانەیە بوو بێت تا ڕادێک بێ دەڵێن دەروون دروستی خەڵک پێویستی بە باشترکردن هەیە. دکتۆر کۆمەڵە پۆستەکرێت لە سۆشیال میدیایە بۆ منم جاریوە هەبوو هاتوۆتە بەرچاوم خۆم کە نووسێتی ئەگە ئەم چەند خاڵۆتیا بێت تۆ ئەبێت پێویستە سەردانی پزیشکی دەرونی بکەیت کاتێشی خوێنی تۆ سەی چەند خاڵێکیانەتیایە بۆ نە خەڵک بۆ هەموو خاڵەکانی تیا بووە ئەمە ڕاستە زۆر پرسیارێکی جوانە ئێمە ئەو چوارپێوەری کەوتمان عکسی کەرەوە ئەگەر بێت و کەسێک هەر نیشانەیەکی دەرونی هەبێ بەڵام کاری نەکردبێتە سەر ژیانی ڕۆژانەی ژیانی پەیوەندەکانی کۆمەڵایەتی بەرهەمدار بوونی مرتاح بوو تۆزە خەفەرت هەیە دڵتەنگی شکەمت هەیە پێی ناوترێ نەخۆشی خەمۆشی تەعزیێباریەکت هەیە ئەمە پێی ناوترێ نەخۆشی خەمۆشی شتێکت لە دەستداوە زۆر قروس بۆ بەلات و موسیبەتێک هەیە و تەمانە بێ بێتاقەت بێ ئەمە کاردانەوەیشی ئاسایی دەرونی خۆتە بەڵام هەر کاتێکات و کەسێک هەر نیشانەیەکی دەرونی هەبوو بێجا بێخەویەکی بەردەوامە دڵتەنگیشی بەردەوامە قەلەقەیەکی زیاد لە پێویستە وەسوەسە و دووبارەکردنەوەی شتێکە زیاد لە پێویست کاری کردە سەر ژیانی ڕۆژانی خۆی نەیتوانی ژیانی ڕۆژانی بە ئاسایی بەڕێبکە ینی هەستان لە خۆ و ئیشکردن و چونە دەرەوە گەڕانی قورس بوو نەیتوانی بیکە یان پەیوەندی کۆمەڵایەتەکانی سز بوو تێکەڵی کەس نەبوو تاقەتی کەسی نەما یان هەموو خەڵک لە دەستی هاواری کرد یاخود نەیتوانی بچێتەوە بۆ شوێنی کارەکە یا لە شوێنی کارەکەی دایمەن غیابی هەبوو مشکلی هەبوو تاقەتی نەبوو کواڵەتی و جۆری ئیشەکەی دابەزی بوو ئەو کاتە پێویستە سەردانی فزیشی دەرونی بکە نەگەوێ من سێ ڕۆژە تۆزە بێتاقەتم دوای چاگە بمەوە بەڵام ئەگەر مەسەن بە بەردەوامی وام چاگە مخراب و خەڵک تێبینیەکە و خۆشم تێبینیەکەم ئەو کاتە پێویستە سەردانی پزیشک بکە حەزەکەم لە تایتڵەکەوانە نووسی کە من ئەو قسەم ئاو بەم باشریە کردو بەڵام وتومانە هەندێکن ئالوودەبوون یان خەریکە ئالوودابن باش لەبیرمان نەچێ کاتێک کە ئینسان بە دوای ئارامی دەرونیان گەڕێ لە خۆیان نایدۆزێتەوە نازانێت چۆن بیدۆزێتەوە ژینگەکەشی هاوکاری نابێ ئەگەڕێ بۆ دەرەوەی خۆی یەکێک لە دەرەوەی خۆی بریتێ لە غەریزەکانی لە ناو غەریزەکانیشە جنس یەکێکە لەو غەریزانەی کە ئینسان زۆر چێژی لێ بینێ کاتێک کە جنسێکەکە بۆ یەسێرەکەی ناتوانێت زەواجکە کەپڵایەتیش مەسەلەن ناکە کە من لەگەڵ یانیم بۆی نییە بیکا لە ڕووی شەرعێکە و لە ڕووی ئەوەکەەوە شتێکی زۆر باشەکە نایکە بەیەت خۆی بە تاڵەکات و بەڕگایشی هەڵا ڕێگا هەڵەکە بریتێ لە سێرکردنی پۆڕن تەمان کە تۆ سێری پۆڕنەکەی دۆپامینێکی زۆر ئەڕژێ لە دەماغتە لەگەڵ کۆمەڵێک دەمارەخانەی تر زۆر چالاگە بن بڕێکی زۆر لەو مادەیە دەدەنێ بۆیە زۆر دڵخۆشە بێ و چەند دەقەیە بەڵام دوای ئەوە کەسەکە هەستەکانیە ئەو مادەیە کەم بۆ تۆ لە جسمیا ئیتر هارە بێت تووڕا بێ پەستە بێ سەریێشێ تەرکیزی خراپە بێ ینی خەوی لێ تێگەچێ گیانی ئێشێ چکە دۆپامینێکی زۆری سەرکرد بۆیە سەرەکەی تاقی کەمە بێتەوانێت بۆیە جارێکی تر حەزەکە ئەو چێژە بەدەستبێنێتەوە چێتۆ سەریە بێ بە دوانسیان تر سەعاتەکان زیاکە ڕۆژەکان زیاکە جیاوازەکان زیاکە بۆیە وای لێدێ ئەگەر ئەوە نەکە ناتوانێت بژی ئەو کاتە پێوترێ ئیدمان باشە زۆر لێسەدا فۆزایژی ئەلامی زۆر هەیە لەناو کوردستانە بەهۆی بانگەشەی هەڵبژاردنەوە ئێمە بەسیش لایەنێک نەکەین بەڵام ئەو لایەن ئەو بابەتەی کە هەیە تا چنێک ئەمە نەفسیەتی خەڵکی هیلاک کردووە وڵای من خۆم حەزەکەم ئەمڕۆ تاوە بێ لەبەر ئەوەی مجموعەیە دەم و چاوی درۆزن هەموو ساڵە درۆگان دووباراکەنەوە ئەوە دواییەتەوانێت وەکو خۆی دەرەچێت بۆی خەڵکەکان تووشی بێهیوایی کردەوە
ئەوە ژۆکە کە لەوە کاری قەلەقی خەڵک بێزاری خەڵک ئێمە ناڵین خەڵکی باشیانتیانە بە تاک خەڵکی باشیانتیایە بەس بە جەمع کاتێک کە فکری جەمعەکەیانە بێتە خزمەتی حیزبەکەی خۆیان ئەمە کێشەکە دروستەکە ئەگەر ئەوان یەک وتاری نیشتیمانی ڕازگویانیان هەبێ هەموو خەڵک لە سانەوەی خەڵک حەزەکە باین چ دەنگیان پێ باو زۆر بە دڵخۆشیشەوەکو چۆن لە کاتی دەنگدانی 2007 بۆ سربەخۆی کوردستان بەشێکی باشی خەڵک بەشداری دەنگدانی کرد لەبەرەوەی دڵی بەشتەکە خۆش بوو لەبەرەوە هەتا زوو ئەو درۆ لەسانە کۆتایی بە دەرونی خەڵک ئارامترە بێتە دڵڕاستیە هەتاوەکو ئاش ڕازگۆ بن دوای انتخابات.